خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ بەرنامەیەکی تری هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. ئێمە دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەی لەوێ ڕۆژێوە دامەزراوە بۆ ئازادی، بۆ سەربەستی، بۆ کوردستانێکی ئازاد خوێن دەبەخشێ. شوێنێکی ئەو نیشتیمانە نییە کوڕانی یەکێتی خوێنیانتان تیانە ڕشت بێ. ئەوێ ڕۆژێتان بیرە کە شەمشەمە کوێرەکانی داعش ویستیان ئازادی لە خەڵکی کەرکووک بستێنەوە. کوڕانی گەرمیان و کوێستان چۆن سینگی خۆیان کردە قەڵغان و ڕۆحی خۆیان پێشکەشی ئەو خاکە کرد. ئەی کوڕە بەور و ئازاکەی کەرکووکتان بیرە شەهید شێرکۆشوانی باسەکەم. ئەها و ڕۆژەی کە لە سەنگەرەکە بریندار بوو وتی بەپەلە چارەسەرم کە نەمەوێ بڕۆمەوە ناو برا پێشمەرگەکانم، من خۆم ئامادە کردووە شەهید بم بۆ ئەو خاکە. بەڵێنەکەشی جێبەجێ کرد لە پێناو ئەوەی کە خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە بە ئازادی بژین و نەکەونە دەستی شەمشەمە کوێرەکانی داعش لەگەڵ هاوسەنگەرەکانی ڕۆحی خۆی بە خاچی کوردستان بەخشی. ئەزانن بۆ باسی یەکەم ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنی، بەڵام ڕێ و ڕێبازی ئەو شەهیدانە شوێن پێکانیان نابێون بێ و ئەبێ کەسێک هەبێ ئاڵاکەیان بەرز هەڵگرێ و بڵێت وەک سەرۆک مام جەلال فەرمووی دوا سنووری خاچی ئێمە حەمرینە هەتا کوردێک ما بێت دەبێ ئەم قسێ جێبەجێ بکەین. ئێستا من لەگەڵ ئێوە پێشوازی یەکەم لە یادگارە جوانەکەی شەهید شێرکۆ براکۆ شەهید شێرکۆ فاتح شوانی کاندیدی ژمارە 22 لیستی 222 با بفەرمێت. دڵی پڕهمێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکەش بڵنگی هەردی عزیز زۆر سپاس. ئێوەش بەخێر بێت. سپاسانەکەین. سپاس. ئەی ناسن؟ ئەزانە ناوی چییە؟ ناوی 22وە. ئەمە کاندیدی ژمارە 22 لە لیستی 222. ئەو ڕۆژەی کەسنە سەر سندوقی دەنگدان دەنگەدەن بەچێەوە ژمارە 22. زۆر سپاس. دەستان خۆش. فەرموو. کاکە براکو چۆنی؟ وازە چۆنەکە ئەحواڵی تۆ؟ ئێوە باشن؟ سپاس دەکەم. زۆر دڵم خۆشە کات بینم لێرە. من زیاتر. هەر بژیت. سپاس. تۆ ئێوە هەموو کەس و کاری سەربەرزی شەهیدان بۆ دەستگای میدیایی کورسات جێگەی فەخر و شانازین. براکۆ جان بۆچی خۆت کاندید کرد؟ هەستم کرد کەرکووک پێویستی بە منە. زۆر باش. قەرارم دا کە ئەو تەمەنایی کە هەمە ئەو تاقە گەنجیەی کە تیامایە بیخەمە خزمەتی کەرکووک و خەڵکی کەرکووکەوە و چۆن بینیمان لە ڕابردوو کە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان شەونخونیانە کرد شەوە ڕۆژیان خستبۆ سەر یەک بۆ خزمەتی ئەو خاکە پیرۆزە. منیش ناتوانم لە ماڵەوەدا بنیشم و سەیری کەرکووک بکەم کە ڕۆژانە پێویستی بە تاقەی خزمەتی زیاترە، ڕۆژانە پێویستی بۆیە کە خەڵکانی دڵسۆز بێنە پێشەوە بۆ ئەوەی خزمەتی ئەو خاکە پیرۆزە بکەن، چونکە ئەوە ئەمانەتێکی مێژووی و تەریخی باو باپیرانمانە. بۆیە قەرارمدا کە خۆم کاندید بکەم بۆ خزمەتی خەڵکە خۆڕاگر و بە ئەماکەکەی کەرکووک بۆ خزمەتی خاکە پیرۆزەکەی کەرکووک کە قوچی کوردستانە. زۆر باشە. براکۆ جان ئەو ماوەی بانگەشەیە مثلا چۆن قەناعەت بە خەڵکێنی؟ مثلا لەگەر بتەوێ قەناعەت بە من بێنیت کە بڕۆمە سەر سندوقی دەنگدان لە کەرکووکە چیم پێڵێ؟ وەڵا کاک زانە بە خۆتە زانی ڕەنگە لە کەرکووک
شێوازی بانگەشەکە جیاوازتر بێ ڕەنگە فەرقی هەبێت لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان کەرکووک سەری ڕمی کوردایەتیە کەرکووک سەری ڕمی چەق و چەقی ململانە سیاسیەکانی ناوخۆیی و دەرەکیە بۆیە ئەو خەڵکانەی کە هەست بە مەسئولیەتێکن بەرامبەر بە خاکی خۆیان ئەو خەڵکانەی کە دڵسۆزن بەرامبەر بە خاکی خۆیان پێم وانییە قورس بێت قەنەعەت پێکردنیان بۆی بچن دەنگ بدەن چونکە خۆیان لە ئەساسەوە بڕیاریانداوە بڕۆن دەنگ بدەن شەر نییە لە بەخاتری منیان لە بەرخاتری ئەو بێ ئەوانە خۆیان خەڵکانێکن کە باوەڕیان بۆیە ئەبێ دەنگ بدەن باسی جیاوازیت کرد جیاوازیت چییە لەگەڵ مەسەلەن هەولێر کەرکووک لەگەڵ هەولێر و سلێمانی و دۆ کۆڵەبجە بۆی کە خەڵکێک بڕات سەر سندوقی دەنگدا لەوێ هەستەکەی پرسەکە نەتەوەی تر کەرکووک پرسێکی نەتەوەیە بە نسبەت هەموو تاکێکی کوردەوە بە نسبەت هەموو تاکێکی کەرکووکیەوە بۆیە ئەو خاکە ئێستش لەژێر هەڕەشەی تعریبایە ینی ئەو ئەقلێتانەی کە لە ڕابردوو خەڵکی کوردیان لەو شارە تعریب کردووە پێم وایە هەمان ئەقلیەتن و ئێستش باوەڕیان بەوەیە کە کەرکووک هەر لەژێر ئەو هەڕەشەیە و ئێستش باوەڕیان بەوەیە کە کورد لەو شارە نەهێڵن و بچووکی بکەنەوە بۆ پەرتەوازەی بکەن بۆیە هەموو ڕێگەیەکیان بەکارهێناوە لە ڕابردوو بینیمانە و لە ئایندەشا دڵنیام ڕێگەی تازەتر بەکارهێنن بۆ ئەوەی کە خەڵک لە کوردبوونی خۆیان پەشیمان بکەنەوە خەڵک لە کوردبوونی خۆیان سارد بکەنەوە بەڵام من لێرەوە پیانەڵێم خەیاڵیان خاوە کوردی کەرکووک خەڵکی کەرکووک ئەو خەڵکە خۆڕاگر و تێکۆشەرن کە هەرگیز و هەرگیز بە درێژایی تاریخ کۆڵیان لە کوردبوون نەداوە وابێ ئەو خەیاڵش کە لە مەشکی خۆیانە هەیەە نەیارەکانی کورد لە کەرکووک بخەنە ژێر خاکەوە هەتا کوردێک مابێ وەک چۆن جەنابی مام جەلال ئەفەرمێ هەتا کوردێک مابێ کەرکووک خاکی پیرۆزی کوردستانە ئاروژی کاکە براکۆ شەی شێرکۆ هەم کادرێکی سیاسی بوو هەم فەرماندەیەکی سەربازی بوو و هەمیشە خۆشەویستی کەرکووچەکان بوو و کەرکووچیشی خۆشەویست و بە خوێنی خۆی بە ڕۆحی خۆی سەلماندی ئێستا کاکە براکۆ ئێوێ بە لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەرانی عراق و لە شوێنی یاسادانانە بێوێ ئەو غەدرەی لە هاوسەنگەرانی باوچی لە مەسەلەن خەڵکی کەرکووک لە دڵسۆزانی کەرکووکە کرێت ڕاستی بکاتەوە بەدڵنیاییەوە کاکزانە من کە ئەم بڕیارم داوە ینی خۆڕسک نییە و هەر ئەوەش نییە قرارێکمدا بێ خۆم کاندید بکەم بەڕاستی ئەمە لە بیرکردنەوە و لە پلاندانانی 10 ساڵی تەمەنی خۆما بووە لە ڕابردوو لەو لەحزەوەی کە باوکم شەهید بوو من هەستم بە مەسئولێتێک کرد کە من کوڕی پیاوێکم ئامادەیە خۆی بۆ خاکی کەرکووک خۆی بۆ خەڵکی کەرکووک بە کوش بداوە خوێنی خۆی بک بە قوربانی ئەوان بە دڵنیاییەوە کە تۆ بیرەکەیتەوە ئەوە باوکت بێ ناتوانانی دڵسۆز نەبی بۆ خاکەکەت ناتوانین دڵسۆز نەبی بۆ ئەو مەلەفەی کە ئەوەندە گەورە بووە ژیانی خۆی بۆ بک بە قوربانی ئەبێ بیر بکەیتەوە بۆ ئەوەی کە تۆش بە ڕێگەیەک لە ڕێگەکان خزمەتی بکەیت و من باوکم ئاواتی ئەوە بوو کە من خوێندن تاوا بکەم و زانکۆ تاوا بکەم زانکۆم تاوا کرد باوکم ئاواتی ئەوە بوو کە ئێمە لەسەر ڕێگەیشی ڕاست بۆ خزمەتی کورد پەروەردە بکە ئێستا ئێمە لەسەر ئەو ڕێگەین و باوکم ئاواتی ئەوە بوو کە ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان بتوانین بەردێک بخینە سەر بەردێک لە خەبات و تێکۆشان بۆ کەرکووکی قودسی کوردستان و بۆ کوردستانەکەمان بۆیە ئەمڕۆ قەرارەمانداوە ئەمانەوێ بەو تاقە و توانە گەنجەی کە هەمانە بۆ دڵسۆزیی کە لە باو باپیرانمانەوە تیامانە دروست بوو و تایە گەورە بووین و فێرکراوین بەو دڵسۆزیەوە بین ئەو بەردە بخینە سەر ئەو بەردەی کە باو باپیرانی منیان لەسەر پەروەردە کردووە ئەنجا هەر لەسەر ئەو قسەی خۆت من ئەگەر هاوکارانە ئامادە بن بفەرمین سەیری ڤیددیۆیەکەکەین کە هەم شەهید شێرکۆ هەم تۆش کە بە ڤیددیۆ ئەیسەلمێنی ساڵی ڕابردووە ئەمە بۆ بانگەشە ئامادە نەکراوە بەڵام خۆتان بە سروشتی هەتان بووە بابێکەوە بینەری بین سێرکەین ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ ئازادی دموکراتی نابێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ ناوسەردابراوەکان ناگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ کاروانی ئاوەدانی و حکومڕانی نابێ ئەگەر یەکێتی نەبێ پەرلەمان و پرۆسی دموکراتی لە هەرێمی کوردستانە دڵنیاتان ئەەکەم بێ کەموکوڕی ئەبێ کەموکوڕی ئەبێەوە دیان ئەبێ نەقسە سەنگەری کوردایەتی پەرلەمانی کوردستان ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستانی دیان نەبێ و حکوومەت یەکێتی دیان نەبێ دڵنیاتان ئەەکەمەوە ئەو حکوومەتە کەموکوڕی ئەبێ و نەقسی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێوە دیان ئەبێ بۆیە باشترین وەفا بۆ جەنابی مام جەلال و بۆ خوێنی شەهیدەکانی ئێمە و بۆ خەڵکی کوردستان
وبۆ کەرکووکی خۆشی کوردستان و ناوچەدا بڕاوەکان دەرخستنی یەکێتی نیشتیمانی دیارە من ئەمڕۆ هاتووە کەرکووک بە پێویستم زانی بێمە ئێرە چونکە کەرکووک خەتەرێتێکی لەسەرە هەموو نارەکانی کەرکووک هەموو نارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پلان جێرانان دژی یەکێتی نیشتیمانی کوردستان دژی کوردستانی بوونی کەرکووک بۆیە من لێرە داواتان لێکم تکاتان لێکم چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم هەر کەسێکان لێرە دەنگی بەکرد دەنگی نەداوە نەچووتە سەر سندوقەکانی دەنگدان ئێستا بەزووت بەزات بچێتە سەر سندوقەکانی دەنگدان چونکە کەرکووک پێویستی پێمانە کەرکووک پێویستی بە دەنگەکانی ئەوەیە وەرن هەمووتمان بەیەکەوە کوردستانی بوونی کەرکووک بە هەموو نارەکانیان ئیسپاتەکەین پیانەڵێ ئێرە کەرکووکە قودسی کوردستانە قودسەکەی مامی گەورەیە ولێرەش بەڵێنتان بێنین هەر وەک چۆن شەهید شێرکۆی باوکمان وەک چۆن شەهیدەکانی تر کە بەرگریان لەم شارە کرد سژی خۆیان کردە قەڵغانی بەرگری لەم شارە ئاوا دێنەوە زارێکی تر دێنەوە ئەم شارە شاری خۆمانە بەڵێنتان پێدێنی بە یەکتان هەتاکو یەک دڵۆ خوێن و یەک هەراسە لە دەستم بێ بەڵێ نەدەم خوێنم لەسەر ئەم شارە لەسەر کوردستانی بوونی دوا قسەم دوا پەیامم لێرەوە بە یەکتان ئەڵێم کە سوکارەکانتان ژوو مناڵەکانتان هەر کەسێکان نەچووتە سەر سندوقەکانی دەنگدان هەشتا کەسمان ماوە تکایە بڕۆن بە فریای کەرکووک بکەون تکایە بچن فریای کەرکووک بکەون کەرکووک پێویستی دەکەن ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە بە پشتیوانی ئێوەی خۆڕاگر ئەم ئێوارەیە تەپڵی سەرکەوتن لە کەرکووکی قودسی کوردستان ئافرین براکۆ ئافرین ڕێک ئەوەیە کاڵێ شوێن پێی باوکی هەڵگرتووە دەست خۆش براکۆ جێی شانازی و مزگێنیە دەمە ڕۆحیانەتی نەمری شەی شێرکۆ کە جێگاکەی بەتاڵ نییە ئەمە بە ئەوەیەک نەبێت بۆ کاکەڕێکان و کاکە دیاریش بەڵام براکۆ شوێن پێی ئەوی هەڵگرتووە ڕۆحەت شار شەی شێرکۆ فەرم ئەمە هی ئەو بانگە شێش نییە وانێ ئەو قسانەی تۆ هی باوکت ڕەحمەتی هی زۆر پێشترەوە بزانانی بۆ پەرلەمانی کوردستانە لە چەمچەماڵ قساکە ئەوەی تۆ هیکەیە ئەوەی من ساڵی 2010 انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو ساڵی 2010 دوای ئەوەی ئەو مکەسەراتانی بەسەر کەرکووکە هات لەوێ کاندید نیت لەوێ کاندید نیم بەڵێ یەکەم جار مەکاندید ببورن دوای ئەو مەشاکلانە بەسەر کەرکووکە هات ئەو انتخاباتە کرا خەترێتێکی زۆر لەسەر کەرکووکە بوو بەداخەوە لایەنی کوردستانیشە بوو کە ئەیانویست کورد لەو شارە هەر بسڕنەوە بۆیە هەستم کرد کە کەرکووک خەترێتی لەسەرە نەمتوانی لە ماڵەوە بڕۆم بۆ ئەو ڕۆژە لە ڕووی ئەمنیەوە مشکلەش هەبوو هەندێک برادر پێیان وتم کە خەڵکی ئەو شۆرجەیە بەڵێ ناو شۆرجەیە خەڵک هاندی بڕۆن دەنگدەن بەڵام وتم ئەگەر بشکوژرێم ئیلان ئەڕۆم پەیامی خۆم ئەدەم چونکە کەرکووک لەسەر و هەموو شتێکەوەی نەک لە من لە هەموو عیلەکەشمان خۆمان بکەین بە کەرکووک هێشتا هیچمان نەکردەوە بە هیچیشی نازانی کەرکووک ئەوەندە گەورەیە لە لای ئێمە دەستت خۆش بێ کاکە براکە دەست خۆش ئافرین ئەوە ڕێبازی کوردایەتیە بۆ کۆی کە ئەوترێ کەرکووک بۆ ئەوەندە کەرکووکتان خۆشەوە کاکە براکۆ مەسەلا بە تایبەتی خۆت یعنی ئینسان کە چاوەکاتەوە فامەکاتەوە لە دایک و باوکیەوە فێری شت ئەبێ فێری قسەکردن نەبێ فێری نیشتیمان خۆشەویستیە بێ فێری ڕێز و ئەدەب بەبێ هەموو ئەم شتانە لە ماڵەوە فێریەبی لە خێزانەوە فێریەبی ئێمەش هەر چاومان کردوەوە باوکم هەر لە خەمی کەرکووکا بووە بیرمان کردووە ویستمانە لەگەڵیادا بنیشین لەگەڵیاوەکو مناڵێکی ئاسایی ژیان بکەین باوکم کاتی نەبووە چووکە لە کەرکووک ئینزار بووە یاخود لە کەرکووک شەڕ بووە لەوێ بووە کەواتە کەرکووک لە هەموو شتێک گرنگتر بوو هەم بۆ باوکم و هەم بۆ ئێمەش هەروە بێ جا ئێمە باسی شەهید شێرکۆمان کرد بەڵام ئێمە ئەزانین کە لە پشتی شەهید شێرکۆ و لە پشتی گەورەبوونی ئێوەش قارەمانێک هەیە ئەویش
شێرە ژنێکە کە هەم دایک هەم پێشمەرگە هەم ژنێکی ئازا بێکەوە ئەمەوێ سوپرایزێک بێ بۆت ئەیهێنینە ناو بەرنامەوی دایکی ئازیزی خوا و ئەزیەتان داوە دەستی ماچەکەین با بفەرمێت خاتونێکی ئازا بفەرمێت فەرمە وەرێ بڕۆی فەرم کەس ئەو چرکە ساتانە بۆ من قورسە بمبورن ئەمە هەم دڵپڕی منە بۆ ڕووداوێکی ڕابردوو کە شەی شێرکۆی ئەمە لە دەستگای میدیایی کورسات کە ئەڕۆیشتین چەند میوان دۆست و چەند ئازا و چەند بەورە بوو کارمەند بە کارمەندی دەستگای میدیایی کورسات شایەتی ئەو هاوڕێکا و هاوسەنگەرەکانیەتی ئەوێ ڕۆژێمان وە بیر دێتەوە و لە هەمان کاتدا زۆر زۆر دڵخۆشم کە دەبینم پیاوێکی ئاوا ئازا لێرەوە وە ژنێکی ئاوا قارەمان لێرێ زۆر زۆر بەخێر ئێوە فەرموون دابنیشن من لە حزوری ئێوەیە بە پێوە ئەبم سپاس کاکزان دایجان زۆر زۆر بەخێر زۆر سپاس مەمنون چیت هەیە بۆ کاکە براکۆ چاوی ماچەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم پێت خۆش بوو خۆی کاندید کرد زۆر بەدڵنیاییەوە ئەکی دەبێت دەنجی پێ بداوانێ بەدڵنیاییەوە ئەو ڕۆژگارانم بە کورتی ئەگەر بە باسکەی کە دوای شەهید بوونی شەی شێرکۆ و پێش ئەو کاتەش وەکو کاکە براکۆ باسی کرد کە بەردەوام لە کەرکووک بووە بەردەوام لە جەبهە بووە ئێوەی جێشتووە تۆ ئەو مناڵانت پەروەردەکرد تۆ ئەوانت پەروەردەکرد و ئێستا ئەو کوڕە نیشتیمان پەروەر و کەرکووک پەروەرەی لێ دەرچووە بەڵێ فەرموو زۆر سپاس بۆ هەموو لایە چاویم گەنجە جوانانەیەک بێک ماچەکەم دەستخۆشی لە ئێوەی بەڕێزیشەکەم کەناڵی کورسات زۆر سپاس بۆ هەموو لایەک هیوای سەرکەوتن بۆ کاکە براکۆوە خوازم خۆی لە مناڵیەوە کوڕێکی عاقڵ و تێگەیشتوو بوو ڕاستە باوکی بەردەوام باوکی لە ماڵەوە نەبوو هەموو کاتێ لەگەڵمانان نەبووە شەی چێرکۆ زۆر بە کاتێکی کەم لە ناومان نبووە بەس خۆی کوڕێکی عاقڵ و سەرکەوتوو بوو لە ناو خانەوادەیەکی پێشمەرگە و فەرماندە و ئەسکەر و ئیشەڵڵا هەرەوەی لێ چاوەڕوانەکرێت قورس نەبوو بۆ تۆ مەسەلەن دوای شەهید بوونی شەهید شێرکۆ پەروەردەکردنی ئەو منداڵانە لە کاتێکە ئەو هەمیشە سای و سێبەرێک بووە لەگەڵ تەواوکەری جەنابەت بووە بەدڵنیاییەوە زۆر زۆر قورس بووە تۆ باوکێک مناڵ یعنی ئەو کاتانە هەمویان هەرسێکیان مناڵ بوون ئەو تەمەنیان نەبوو کاکە براکۆزان لە تەمەنی 20 ساڵ و ئەوانەیە بوو تەمەنێکی گەنجی و زۆر تەمەنێکی مناڵی هەبوو لەو کاتەیە ئیتر هەستایە سەرپێی خۆی و ئیترەوە بەس لە کاتەیە بۆ من زۆر قورس بوو بەدڵنیاییەوە تەمەنێکی پڕ ناخۆشی و پڕیادەوەریەکی تاڵمان بەڕێ کردووە بەڵام ئینشەڵڵا هیوای سەرکەوتن بۆ کاکە براکۆوە خوازم کە ئەو فراغانەمان بۆ پڕکاتەوە ڤیدیۆکەت بینی لەگەڵ لەو دیوکە لەگەڵ باوکی ڕەحمەتیا دوای ئەو دوای شەهید بوونی چەند ساڵێک چۆتەوە کەرکووک گەڵێ تکایە وەرن بڕۆن دەنگ بدەن ئەمە چیت لا دروستەکە زۆر دڵخۆشم پێی زۆر دڵخۆشم هەموو کاتێک هەر کاتێک کەرکووک پێویستی بە ئێمە بووە هەموو کاتێک لەوێ ئامادە بوون بۆ هەموو کاتەکانی دەنگدەنگ و بانگە شەو هەموو شتێک کاکە براکۆ لێ ئامادە بووە من زۆر جەنابەتمان دوو ناکەم بەس ئەوەت لێ پرسم چیت هەیە بۆ کەسوکار بۆ هاوڕێ و هاوسەنگەرانی شەی شێرکۆ کە ئێستا کاکە براکۆ بە ژمارە 22 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای کەرکووک کاندیدە داوا لە هەموو خزم و دۆستان و کەسوکار و هاوڕێ و هاوسەنگەرانی شەی شێرکۆ دەنگدان بە براکۆ وەفایە بۆ شەی شێرکۆ داوایان لێ یەکەم ئەو وەفای شەی شێرکۆ براکۆ تاکە یادگاریە بۆ ئێمە ماوەتەوە
داوا لە هەموو خزم و کەس و دۆستانەکەم دەنگ بن بە کاکە براکۆ. بۆ ژمارەکەشی بڵێ. کاندیدی ژمارە 22 بەڵێ لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای کەرکووک. لە پارێزگاری کەرکووک و لەسەر ڕێبازی مام جەلال و شەهیدان. زۆر سپاس. لەوە زیاتر ماندوو ناکەم دەستم ماچەکەم. زۆر سپاس. فەرموویت پێت خۆش بوو براکۆ هاتن ئەستۆدیۆ. زۆر دڵخۆش. چی تێ بۆ دایکت تۆ؟ وەڵا ڕێز و خۆشەویستی و گەورەترین سەرمایە لە ژیانی منەوە وعدیشم بەو داوە وعدیشم بە باوکم داوە کە سەری هەردووکیان بەرزەکەمەوە هەر سەر بەرزە دڵنیا بە ئەم انتخاباتە دڵخۆشی ئەەکەم بە سەرکەوتنەکانوان ئینشاءڵڵا لەم گەنجە جوانانە ئەەکەم هەمووتان دەنگتان بۆ کاکە براکۆ بێ لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 زۆر سپاس بۆ ئێوە گەورەی نوان زۆر سپاس خۆتان گەر زۆر سپاس فەرموون کاکە دیار یان کاکە زریان گەر بێت فەرموون زۆر زۆر سپاس زۆر سپاس فەرموون دەستان خۆش بێ دەستان خۆش بێ جەماعەت سپاس ئەنجا براکۆ جان ئەو گەنجانە لێرە هەمووی گەنج ماشەڵڵا لەسۆس کوردپەروەر بەشێکیان لە پایتەختی شەهیدان و ئەنفالەوە هاتوون ئەو شوێنەی کە بۆ هەموو کورد جێگەی سەربەرزیە وەختێک کاڵی خەڵکی چەمچەماڵ و دەوروبەریم ئینسان حەزەکا بڵێ میش خۆ چەمچەماڵیم وانێ براکۆ بەشێکی ئەو گەنجانە لەوێ هاتوون جا حەزەکەم ئەوانیش بزانین ڕەئیان لەسەر لیستی 222 لەسەر کاندیدی ژمارە 22 ئەڵێ ڕقەمەکەی کڕیوە براکۆ هەمووی دووە پێنج دووەکەت لەبیر بێ و حەقت نەبێ هەمووی دووە کاکە جا لەبیرتان نەچێت جا پێم خۆشی ئێوە بێن قسە بکەن هەم سەرنجتان هەم پرسیارتان لە کاکە براکۆ بە بەیەکەوە ئێوە ببنە پێشکەشکار بە هەر من قسە نەکەم فەرموون فەرموون بڕۆیتە فەرموون سەردا دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانە کە ڕێکتان ستووە زۆر بە خێراتی کاگوراکۆکەین بۆ ئێرە باڵپشتی لیستی 222 یەکەتی نیشتیمانی کوردستان و کاندیدی ژمارە 22 و هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئێمە وەکو گەنجێک لایەنی سیاسی لەلایەک بکرێت لە ڕووی وەرزشەوە لە ڕووی هونەریەوە ئایا ئەو چی شتێکمان بۆ ئەکا کە لە ڕووی هونەری و وەرشیوە چارەسەرێکمان بۆ بکات کارێکی جوانە لێوێ بە براکۆ جان چ پلانێکت هەیەیان ئەتەوێت لەگەڵ هاوڕێکان تاوانەی کە دەرەچن ئینشاءڵڵا لە ڕووی وەرزشەوە کارێک بۆ گەنجام بکەین کاکزان ئایشەڵاگەر ئێمە پشت بەو خەڵکە خۆراگرە و بەو گەنجە جوانانە ئەگە بتوانین سەرکەوین بە دڵنیاییەوە پلانمان هەیە لە هەموو سێکتەرەکان و سەبارەت بە وەرزش و ئانەش من خۆم زۆر متابعی وەرزشم و ئەو گەنجانەشم خۆشەوێ و حەزەکەم کە وەرزش زۆر بەرەو پێشەوە بڕوا لە کوردستان و لە کەرکووک بە تایبەتی بۆیە هەموو جهودی خۆم سەرفەکەم بۆ ئەوەی کە ئەو خزمەتانەی کە کراون لە ڕابردوو ڕەنگە لە ئاستی پێویستانە بوو بن ئێمە بین زیاتری بکەین و زیاتری بکەین بۆیە هەر شتێک وەکو براکۆ بکرێ بە دڵنیاییەوە شەو و ڕۆژە خەمەسەریەک بۆ خزمەتکردنی هونەر وەرزش و سەرجەم سێکتەرەکانی تریش خوێندکاران و گەنجان و هەموو ئەمە مەبدەئی منە و باوەڕم بەمێ و هاتووم خزمەتی ئەو گەنجانە بکەم زۆر سپاس ئەگەر دوای ئەوەی کە دەرچوو لە دەنگدان پاڵپشتێک بێ بۆ وەرزشکاران بۆ هونەر کە بتوانێت زیاتر پەریان پێ بدا و خزمەت بە وەرزش و هونەر بکات لەو ڕێگای کە دەرچوو ئەوە بەڵێنی منە بێ لە ئێستەوە سپاس دەست خۆش بەڕێزێکی تر فەرموو سەرەتا بە خێراتنی کاک براکۆی بەڕێزەکەین دەستخۆشی لە دەستگای میدیایی کورساتەکەین کە هەمیشە لە پرسەنەتەوەی و سوپاس دەکەم لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکانە کورسات پشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە سەر ڕای ئەرکە میدیایی و سۆس پۆشەکەشی لە پرسەنەتەوەیەکانە لەگەڵ خەڵک بووە کاک براکۆ کوڕی شەی شەرکۆ کوڕی پیاوێکە ئێمە گەر نمونەیەک بینەوە لە باپیرەوە دەست پێ بکەین ئەم پیاوانە قارەمان بوون بڕوایم بۆ کە تەسلیم بوون مردنە بە چەک بێت بە قەڵەم بێت بە سیاست بێت دەبێت خزمەت بە کۆمەڵگاکەیان بکەن کاک براکۆ کوڕی پیاوێکە منەکە بمێت دەنگی پێ بدەم ئەبێ سەری باوکی بکەم باوکی چۆن ئامادە بوو خوێنی خۆی جەستەی خۆی بگاتە قوربانی بۆ خەڵکی کەرکووک بۆ پاراستنی خەڵکی کەرکووک و ناوچە کورسانەکانی دەروی داری هەنێم و کۆی کوردستان بە خوێنی خۆی ئەو شاری پاراست ڕێگری کرد شارەکە بکەیتە دەست تاریکترین تیرۆریستترین
هێزی دنیا کە مەترسی بوون بۆ سەر جیهان شەی شەرکۆ بە خوێنی خۆی ئەو مەترسی نەک بۆ کەرکووک و کوردستان بەڵکو بۆ جیهان دوور خستەوە ئێستا پیاوە کوڕی ئەو فەرماندە گەورەیە لە سەرەتای دەرکەوتنیەوە چەند جارێک خەڵک نەی ئەوێرا بچێتەوە بۆ کەرکووک بەڕاستی کاکزانە ئەم پیاوە ڕۆژتەوە خەڵکی هانەدا ئەیت لێرە بمێنەوە ئێرە جێمێڵن من کوڕی شەی شەرکۆم کە باوکم خوێنی خۆی لە قوربانی کەرکووک چۆن ئەو ئێرە جێنێژ من جێ ناڵم ورەی خەڵکی کەرکووکی بەرزە کردەوە لە هەڵبژاردنەکانە بۆ ئەوەی لە پرسەنەتەوەکانە وەکو شتێکی نەتەوایەتی کورد بەهێز بێ لە کەرکووک خۆی ئەچوو بەناو خەتەریاتەیە ئەو کاتە عەربی شۆڤێنی بە ئێستاشەوە تقریباً تۆزێک باڵا دەستن هەڕەشەیان لە کوردە کرد ئەم پیاوە چوو معنەویاتی خەڵکی بەرزە کردەوە ورەی خەڵکی بەرزە کردەوە هۆکار بوو بۆ ئەوەی کەەوە ئەمانەی کە ئێستا لە ئەنجومەنی محافەزەی کەرکووکن و لە پەرلەمانی عێراقن لە خولەکانی پێشوە بەشتێکی زۆری دەورەکەی کردێتەوە بە کاک براکۆ کەوا خەڵکی کەرکووکی هانداوە خەڵک کە ئەم قسەی وانە کرد شەی شەرکۆی ڕەحمەتیان بیرەکەوتەوە ئەید لەگەڵتانم جێتان نایڵم بۆ کورتبوونی کەرکووک دەنگدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ پرسیارلی هەیە یان داوات لە هاوڕێ سەنگەر و خەڵکی من ئومێدێکی زۆرم پێ هەیە وەکو خۆم ئەمە گەورەی ئەم پیاوەیە ئەمە نیشانی دڵسۆزی ئەم پیاوەیە دەست خۆش یەک پرسیارێکشم لەم پیاوە هەیە هیوادارم ئەگەر دەرس و کار لەسەر پێکەوژیانی نێو کەرکووک بکە بە کاروە تورکمان بکە بۆ ئەچووکان پیاوار کوردەنگی پێ نادا من دڵنیام تورکمان هیوای پێدی عەرەب هیوای پێدی چۆن شەی شەرکۆ بووە قەڵا بۆ کەرکووک بووە ڕەمز بۆ هەموو کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە کورد تورکمان کلدان ئاشور عەرەب تەنانەت مەسیحی و یەزیدی ئەوانش کە لەوێ بوون کەمینەکان ئەم پیاوەژە بێت کار بۆ هەموو نەتەوەکانی ترکە چکە من دڵنیام باوکیشی دیفاعی لە هەر هەموویان باوکیشی دیفاعی لە هەمویان نەکرد ئەوان ئێستا بەو چاو بۆ نیەتە سێرم پیاواکەن ئەبێ کار بۆ ئەوانی بکات چکە من دڵنیام عەرەب دەنگی پێدا تورکمان دەنگی پێدا هەر کورد نییە جێ ئومێدی هەمومان ئینشەڵڵا لێستا پیرۆزبایی لێکەم ئەگەر سەرکەوت لە کارەکانی خۆی بەردەوام چی تێبوو دەستخۆشی لە یەکەم زۆر سوپاس یەکەم قسەکانی سەرنجێکی جوانی شێوە لەسەر ینی پاراستنی ئەو پێکەوەژیانی کرد بۆ خۆیان ئەزانن و جەنابیشتان ڕەنگە لاتان ڕوون بێ شەید شێرکۆ علاقاتێکی زۆر بەهێزی هەبوو لەگەڵ سەرجەم پێکاتەکانی کەرکووک و سەرجەم پێکاتەکانی کەرکووکیش فرمێسکیان بۆ شەید شێرکۆ ڕشتووە کە شەهید بووە و لە چەندین بۆنەش کە یادی شەید شێرکۆ کراوەتەوە هەموو پێکاتەکانی کەرکووک وتویانەکە شەید شێرکۆ و هێزی پێشمەرگە ئێمە ئەو کاتە بەهێزی خۆمان زانیوە لە عەرەب لە تورکمان لە کلدان لە ئاشور لە هەموو پێکاتەکانی کەرکووک شەید شێرکۆیان بە مڵکی خۆیان نەزانی مشکلەیەکیان هەبووایە هەر کێشەیەکیان ڕوبەڕوایەتەوە تەلەفۆنیان بۆ شەید شێرکۆ کرد و منیش کوڕی شەید شێرکۆم بە دڵنیاییەوە ئەم ئەمانەتەوەکو خۆی ئەپارێزم خۆم بە خزمەتکاری هەموو پێکاتەکانی کەرکووک ئەزانم و بۆ ئەوەژ ناڕۆینە کەرکووک خوانەخواست ململانەی لەگەڵ هیچ پێکاتێکی تری ئەو شارە بکەین بەڵام لە هەما کاریشە بەرگری لە کورتبوونی خۆمانەکەین چیتر فەرموو براکۆ یعنی من و تۆ لە درەوەی ئەو شەوە هەر ڕەفیقین زۆرش نزیکی بەڵام لە سەرەتای بەرنامەوە تۆ دڵت پڕە و چاوت پڕە لە فرمێسک منیش توالێ کردووە ینی هۆکاری ئەمە چییە بۆ دڵت پڕوە کە شەید شێرکۆم بینی بەڕاستی ورەیەکی بەرز بوو بۆم و ڕەنگە جارێکی تر حەماسێتێکی گەورەی دایەوە بە من و جارێکی تر ئەرکێکی قورسری خستەوە سەرشارم کە من ئەبێ بزانم کوڕی ئەو پیاوەم چۆن سیاسەتەکەم چۆن تەسەڕوفەکەم ئەرکەکەم لەگەڵ خەڵکێکی تر قورسترە هەر بۆ خۆی کە کوڕی شەید شێرکۆ بی ئەمە هەر بۆ خۆی ئەرکێکی قورسەکە ئەبێ دڵسۆز بی ئەبێ خاکپەروەەر بی ئەبێ نیشتیمان پەروەەر بی چونکە ئەووا بوو لە هەمان کاتیشاکە کاندیدی حزبێکی تێکۆشەری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵیا هیچ یادگارێکت بیردێ چێژت لە باوکایەتی و کوڕاتی بینی و یان هەر ئەو خەریکی ئەگەر ئەو کاتانایی کە لە ماڵەوە بوو بێ بە دڵنیایی یادگاریمان زۆر بۆ بەیەکەوە یادگاری خۆش و ناخۆشیشمان هەبوو بەیەکەوە ئەخی جاریش کە شتێک زۆر بێتاقەت بووم کە بریندار بوو بەڕاستی باوکم حەزمان نەئەکرد بڕۆژ باە ئەنی برینی قورس بوو ساڵی 2004 بەڵام کە شنگال ئاوهای لێ بەسەر هات باوکم وتی ئەبێ بڕۆمەوە و ناتوانم لێرەدا بنیشم دڵمان لە لای بوو وتمان تۆ دەستت ئیش ناکە قاچت ئەوهایە ناتوانین بچیتە سەنگەر وتی بەدارشەخێکیشەوە بێ بچمە ناو پێشمەرگەکانمەوە ئەتوانم وریان بەرز بکەمەوە شەر نییە شەڕم پێ بکرێت باگوێ لەو دەستخۆشی پرۆگرامە جوانتان لێکەم بەخێراتنی کاگوراکۆ دەکەین سپاس جەنابەت کوڕی شەیدێکی کە شەید بوو دڵی هەموو نیشتیمان ئازاری پێگەشت
من وەکو خودی خۆم هیچ پرسیارێکم لە تۆ نیە تەنها داواکاری من ئەوەیە کە بە شوێن پێی باوک تا بڕۆی بۆی کە ئێمەش بێخەمین بڵێن کوڕی شەید شێرکۆ لەوەیە ئەو وعدم داوە دەمێکە تا ساڵ پێش ئێستا وعدم داوە بە باوکمم داوە بە دایکمم داوە بە براکانمم داوە کە من بە ڕێگەکەی شەید شێرکۆ ڕۆم دڵنیا بن ئەو کەسانی کە پشتگیری لە منەکەن ئەوە وعدی منە لێرەوە هەرگیز ڕووزەرتان ناکەن ئێمە ئیشاڵاوی کە بێمان بکرێت و گەنجان بەسەر هەردوو چاو پشتگیری دەکەین زۆر سپاس چی بە گەنجانەڵێ ئەگەر پێشەوەی بڕێگە برا بۆی ئەوەی وەکوی ئەو بیرەکەنەوە لە نزیکەوە ئەیناسن چەم مێژوو شایە دەکە کە لیوا شێرکۆک چێ و چی کردووە بۆ کوردستانەوە بۆ کەرکووک بە تایبەتی ئێمەش وەکو گەنجان کە هەمومان بڕیارمان داوە کە لە شوێنی باوکی کە پشتی پێبەستین کە هەمومان سیقا متمانێکی تاوامان بە کاک براکۆیە بتوانین کە شوێنی باوکی بکرێتەوە بۆ ئێمەش بێخەمین لەوە کە بڵێن کوڕی شەید شێرکۆ لەوێ و بە ئیسراحەت بتوانین کە هەموو شتێک بتوانین بیکەین تر فەرموو بزانە کاکزانە من لەژێر چه ئەرکێکی قورسام بێگومان من وستمەوەت پێ بڵێم ئەرکەکەت قورسە ئەو گەنجانە ڕەنگە بە شێچاندانە مەزرابن کێشەیان هەبێ بێگومان ناڕزایەتیان بە گەنجی ئێستا تۆمۆحی زۆرە ینی چاوی زۆر کراوەیە بۆیشە ئەرچی تۆ زۆر قورسا ئەگەر تۆزێ لە مایکە نزیک بیتەوە هاوڕێژان سەرەتا سوپاسی ئەم بەرنامە تایبەتە لێکم کاکزانەوە بە خێراتنی کاک براکۆشەکەین وەکو لای خەڵک ئاشکرایە کاک براکۆ لە تەمەنێکی گەنج هات بەشداری سیاسەتی کردو هاتوتە ناو سیاسەتەوە ئێمەش ئەم گەنجانی کە لێرەین هەمووان بۆ پاڵپشتیکردنی ئەو لێرەین گەنج واتە هۆکاری گۆڕان واتە هێزێک کە بتوانێت کۆمەلگا بەرەو باشتر بەرێ لە ئەمامانەوەی وعدیەوە لە کاک براکۆ وەرگرین کە وعدی ئەومان پێ بدات لە گەنجدا نەبڕێ لە گەزدانە بڕێ من ڕۆبۆی براکە جواب بدات من کە بڕیارم داوە بێمە ناو ئەم ئیشەوە بۆ هاتووم خزمەتی خەڵکە خۆراگرەکەی کەرکووک بکەم بۆ هاتووم خزمەتی خەڵکە تێکۆشەرەکەی کوردستان بکەم بە دڵنیاییەوە من بۆ نەهاتووم ببم بە ئەندام پەرلەمان و خواحافیز من تەمەنم زۆر گەنجە ئەمە یەکەم هەنگاوی سیاسیمە ئەمە یەکەم دەستپێکی سیاسیمە بۆیە ئەم 4 ساڵە دەرفەتمان پێ بدەن بیکەن ئیمتیحانێک لەسەر مەحسابی بکەین ئەگەر نەمتوانی لە ئاستی ئەو برپرسیارەتێ بم ئیتر من جارێکی تر سیاست ناکەم بۆیە دڵنیا بن سەرتان بەردەکەم هەربژی کاکە براکۆ پرسیار قسەی تر تێ هیوای سەرکەوتنی بۆ خوازمە لی سەر شەو پیرۆزبایی لێکم زۆر سپاس چێتر لەو مەحوەرەوە چێتر قساکە چێتر فەرموو کەس ئەو لۆگۆی چیە لێرە داوە یەکێتی مامجلال سەرۆک مامجلال سەرتا بە خێراتنی کاک براکۆکم بۆ کەناڵی کورسات دەستخۆشتان یەکەم دەستخۆشی لەم بەرنامە بە ڕێزتان یەکەم من وەک کوڕە پێشمەرگەیەک لە پایتەختی شەید و ئەنفالەوە هاتمەوە بۆ سلێمانی لەبەر خاتر بەڕێز کاک براکۆ زۆر سپاس تا سلێمانی بەخێڵاومان بۆ ئەو پێشمەرگەیەک بۆ پایتەختی شەهید و ئەنفال کراوان چەمچەماڵ بە هیوای ئەوەین کە بە هەمومان بتوانین خزمەتی بکەین من هەر جارێک هاتبم هەستم نەکردووە ینی ئەوەندە میوان دۆست و خۆشەویستن ڕۆی بێیا بە کەرکووکە کاکزانە ئوتێلیتیانە تا بێگومان هەموو ماڵێک بۆ هەموو میوانە کراوەیە بێگومانراوە سەرەتای ساڵی 2014 شەڕی داعش تەمەنم 10 ساڵان بوو ڕۆیم بەلای بەڕێز شەید شێرکۆ فاتیشوانی بەڕێزەوە بە دڵسۆزانەوە ینی منە ڕۆژانن 10 ساڵ بووم ڕۆژم بەلای وەکو ئایستەیە دەستێکم پشکا بوو لە من مابووم جا کاتی نیۆڕە بوو ناخواردن وتی ئینشەڵا هات بەم دەسە بۆ دەسە جوان و خوێنانیەوە هات خواردنی دا پێم ئەو ڕۆژانە فکرۆ ناچێ ڕێبازەکەی قەت من ناکەن ئینشەڵا کارم لە بڕێز کاک براکۆش لەسەر ڕێبازە هەر ڕۆشتووە دڵنیام هیوای سەرکەوتنیشی بۆ خوازم کاریش بۆ گەنجان بکات لەسەر ڕێبازەی کاک شێرکۆ بەردەوام بێ بۆ ئەرکی پێشمەرگایەتی ئینشەڵڵا شەو ڕۆژە خێنە سەریەک دەستخۆشی لێکم کوڕی پێشمەرگەیە حەزەکەم لێرەوە یەک پێیان بدەم زۆر سپاس بۆ جەنابەت تۆ برای منی من کاکزانە ینی لە ناخی دڵمەوە مجاملە نییە ئەم قسەی لە ناخی دڵمەوە باوەڕم بەوەی وەڵا با من یەک کامێرەکەی من کووە یەک شایەتی بۆ کاکە براکۆ بدەم ڕەنگە بەرنامەی زۆرەکەین بەڵام من ناتوانم شایدی بۆ هەموو کاندیدێک بدەم بەڵام سەلماندنی ڕابردووی خۆشی و باوکی و کەسوکاری ئەوەی
ئەو هیچ بۆشایەکی نێشت تۆ بڵێن ئەمە مجاملەیە ئەمە مزایدەیە ئەمە بۆ هەڵبژاردنە حقیقەتی ناخێت ئێمە وا پەروەردە نەکراین مجاملە بکەین بەڕاستی وە هەرگیزیش مجاملە لە من نابینن هەر شتێک 100% باوەڕم پێی نەبێت لە دەمی من نایەتە دەرەوە چونکە دایک و باوکم لە مناڵیەوە لەسەر ئەساسی ڕازگۆیی منیان پەروەردە کردووە بۆیە قەت درۆ لە من نابینن بۆ پێشمەرگە چی تێ ویستم ئەوە بڵێم ئەو کاکەیە کوڕی پێشمەرگەیە من هەموو کوڕی پێشمەرگەیەک بە برای خۆم ئەزانم هەموو کوڕی شەهیدێک هەموو کچی شەهیدێک بە خوشک و برای خۆم ئەزانم هەموو دایکی شەهیدێکیش بە دایکی خۆمی ئەزانم بۆیە من براکۆم یەما ناو ئەم ئیشەوە خۆم هەڵبژاردووە هیوادارم بە کوڕی خۆتان قوبوڵم بکەن چونکە من لە ناخی دڵمەوە باوەڕم بە یەکە کوڕی ئێوە بژێ ئەوە وەڵامەکە دووەرگروانە ئینشەڵا یوای سەکەوتم باخوازم بۆ پەرلەمانی عێراق زۆر پشتیوانی خوای گەورەی ئینشاڵڵا شوێتر قساکە تەواو وەرە فەرموو سەرەتا زۆر سپاس کە بەرنامە جوانەتان بۆ کاکە براکۆ کوڕی شەید لیواشێر خاوەن ماڵ سپاس وەک من لە شاری چەمچەماڵەوە دومەم پێشمەرگەیەکە مەم چالاگوانێکی سیاسیم شاری چەمچەماڵ لە ئینتیخاباتی پێشوو چەندین ئەندام پەرلەمان لەسەر حسابی ئەم شارە لەسەر حسابی خوێنی شەیدەکانمان دەرچوون ئێستا نەجوابی موبایل لە دەنەوە نە هیچ پرۆژە و خزمەتێکیان بۆم شارە نەکردووە بزانم کاکە براکۆ کە لە داهاتووە لە ئینتیخاباتها کرێت کە دەرچوو چی هەیە بۆ شاری چەمچەماڵ چی خزمەتێک بۆ شاری چەمچەماڵ ئەکاتی من زۆر ومێدەم پێێتی لەبەوەی کە کوڕی شەیدە ئەوانەی کە کوڕی شەیدن خزمەتی شارەکەی خۆیان نەکەن بەبزانم کاکە براکۆ بەس بزانم کاکە براکۆ ئیشاڵا کە لە داهاتووە دەرچوو چی بۆ شاری چەمچەماڵ هەیە شاری چەمچەماڵ بەڕاستی زۆر بێ خزمەت دەبێت زۆر بێ خزمەت گوزاریە بزانم لە داهاتووە کاکە براکۆ ئەگەر خزمەتیش کرابێ هەر چەند خزمەت بکرێکەمە هەر زۆر کەم چون پایتەختی شەید وەنفالە زۆر سپاسانە چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفال کراوانە جێگەی سەربەرزیە بۆ هەموو کوردستان بۆیە هەرچیەک بۆ چەمچەماڵ بکرێ واجبە نەچاکەیە و نە مزایدەیە بە خەڵکی بفرۆشینەوە چەمچەماڵ ئەو شوێنەیە بێ هەمومان خزمەتی بکەیت ڕاستە من لەسەر بازنەی کەرکووک کاندیدم بەڵام پێم وایە بەشێکی زۆری پاڵپشتیەکانم ئەوانەی کە لایەنگری منەکەن و دەنگم پێدەن دانیشتوی شاری چەمچەماڵن چونکە بە حکمی ئەوەی کە سوکار و ئەوانەمان کاتی خۆی کە دیهاتەکان ڕوخێنراوە بە دەستی ڕژێمی بەعزل لە شاری چەمچەماڵ نیشتەجێ بوون بۆیە علاقاتێکی بەهێزمان هەیە لە شاری چەمچەماڵ و لەسەر کەرکووک کاندیدم بەڵام چەمچەماڵ بۆ من جێگەیەکی گەورەیە و ئەو شارەیەکە خۆشم ئەوێ و براکان و برادەرەکانم زۆربیان لەوێ بوونیەتیان هەیە شەو ڕۆژە خەمە سەریەک هەموو نەقسەکانی ئەزانم چلوهشتەکانیش ئەزانم کە پێویستە قیر بکرێ و قیر نەکراوە مشکلەی ئاوەکەسمان هەیە بەڵام پشتیوان بەخوای گەورە لە ئایندەیە ئەم شتانە هەمووی بەو توانایی کە هەمانە بەو علاقەوتانی کە هەمانە ئەخینە سەریەک و ئیشاڵڵا ئەگەر بووین بە ئەندام پەرلەمانیش بە دڵنیاییەوە هێزی زیاترمان پێبێ شەو ڕۆژ ئەخینە سەریەک بۆ هەموو کەرکووک بۆ چەمچەماڵیش لەبیر ناکەین دڵنیا بن دێگاکەمان هەر کراوە ئاگێ زۆر سپاس دەکەین ئیشاڵڵا لە داهاتووە یەکێکی لەوەندان پەرلەمانانەی کە لەسەر دەنگی کەسوکاری شەید لە شاری چەمچەماڵ ئیشاڵڵا دەرچوو بێتی زۆر سپاس زۆر سپاس ژمارە 22 بەعام کەرکووک گەڕک بە گەڕەشی گەنج بە گەنجی هەموو عاناتەکانت ئاگالەیەتی زۆر گەڕاوم ئەم ماوەیە ئەتوانم بەڵێنێکت لێ وەرگرم مسپاسانەکەم ببرن دەستان خۆش بێ ئەتوانم بەڵێنێکت لە بری گەنجانی هەموو گەڕەکەکانی کەرکووک بۆ کەرکووچانەشی کە لە چەمچەماڵن لە ناوچەکانی دیکە لە شوان و شێخ بزێنی و هەموو ناوچەکانی دیکە قەرەهەنجیر و ئەوانن بە هەمووی نەڵێم کە براکۆ ناچێتە ناو سیارە و خۆونکردن و مۆبایل گۆڕینوانە ئەوە ئەدەبی ئەمە نییە دەست خۆش جوابەکەت کورت و خودت ئیزافەم بۆ قسەکەت خەڵکی کەرکووک گەنجەکانی کەرکووک ئەو خەڵکانن کە باوکم خوێنی خۆی کردە قوربانی بۆ پاراستنی ئەوان کەس لەوان گەورەتر نییە لە لای من خۆشم بە خزمەتکاری یەک بە یەکیان ئەزانم و بۆ ئەوەش هاتوومەتە ناو ئەم ئیشەوە کە خزمەتی یەک بە یەکیان بکەم
ئەوانەی دەنگم پێدەن و ئەوانەشی دەنگم پێ نادەن لای من هەر گەورن هەر خۆشەویستن چونکە ئێوە ئەو خەڵکانن کە من باوکم مقدەسترین کەس بوو لە ژیانی من خۆشەویستترین کەس بوو لە ژیانی من ئەو کەسە بوو کە زۆر هیوا ئومێدم هەڵچنی بوو لەگەڵ باوکم بە یەکەوە بیکەین بەڵام بۆ ئێوە خوێنی خۆی بەخشی ئەبێ چی خەڵکێکە بێ لە ئێوە گەورەتر بێ لە لای من وعد بێ خزمەتی یەک بە یەکتانەکەن براکۆ جان ئەها ئەو برادرانە چوونە ئەوێ قسەیان کرد ئێستا من براکۆیەک لێرە جێڵین زانین لە ڕۆژ یەکەمەوە ئەمە بەرنمەیە بە پێی هینی خۆی بە پێی کاندیدەکانەڕوە کاکسیروان لە ڕۆژ یەکەمەوە حەزەکە ئەو فکرێ جێبەجێکەین تۆ لێرەیت هەر بەڵام وەکو گەنجێک چی بە خۆتەڵێ بڕۆرە ئەوێ دوا قسەی خۆتم لێوە بۆ بکەون جا بیتەوە ئۆکەی فەرم باش سپاس هەڵمەسن جەماعەت پەیامەکەم تۆزێک جیاوازە بێ با جیاواز براکۆ لەوێ و ئەمە براکۆ لێرەیە وەکو گەنجێک تۆ پێڵیت بڵێ چی پێ ئەڵیت ئێمە ژێمان گرتووە باش براکۆ بیرت بێ تۆ کەرکووک ئەو خاکەیە و خەڵکەکەی ئەو خاکەیە کە باوکت شەو ڕۆژی بۆ خست بە سەریەک هەرگیز نەکەی خیانەت لەو ئەمانەتە بکەی هەرگیز نەکەی خیانەت لەو ئەمانەتە بکەی و خەڵکی کەرکووکیش ئەمە پەیامی براکۆیە کە لێرەیە وعدم دا کە باوکم شەهید بوو وعدم داوە پێی کە شەو ڕۆژ ئەخەمە سەریەک بۆ خزمەتکردنی ئەو خاکە پیرۆزە بۆیە لێرەوە داوا لە خەڵکە خۆراگرەکەی کەرکووکەکەم داوا لە خەڵکە بەهێزەکەی کەرکووکەکەم ئەو خەڵکانەی بە درێژایی ڕابردوو لەژێر زوڵم و زۆر و تەعریبە چەوسێنراونەتەوە واسان لە کوردبوونی خۆتان نەهێناوە ئێمە لە ئێوە فێری ئازایەتی بووین ئێمە لە ئێوە وەرەوەرەگرین بۆیە داواتان لێ یەکەم پشتیوانی لە کوڕەکەی خۆتان بکەن کە باوکم شەهید بوو هەموو کەرکووک فرمێسکی بۆ ڕشتووە هەموو کەرکووک بۆ باوکم گریاوە وە کوردستانیش بە تەواویەوە بۆ باوکم گریاون ئەمە ئەرکێکی قورسە بۆ من ئەبێ بتوانم لە ئاستی ئەو مەسئولێتەیە تەسەڕوف بکەم بۆیە داواتان لێ یەکەم من بە کوڕی هەموو ماڵێکی خۆتان قبول بکەن ئەو متمانەیەم پێ بدەن کە بتوانم لەم قۆناغەیە سەرکەوتوو بم بۆ ئەوەی لە ئایندەیە هەتاوەکو یەک لەحزە هەناسە بەجەستەی براکۆ بڕوە و دڵۆپێک خوێن لە گیان با بمێنێ لە خزمەتی ئەو خاکە پیرۆزەیە هەموو ژیانی خۆم سەر بەژیت کاکە براکۆ فەرموویەوە ێرە هەر بژیت هەر بژیت هەر بژیت هەر بژیت فەرمون جیاواز بوو ناخۆشە قسە بۆ خۆت بکەیت ئەمە کاک براکۆ بوو باشە مەحموود براکۆ لەو بەرنامەیەمەت گریاند پێکەنین دڵخۆش بووین حەماسەتمان هەبوو هەموو شتێکمان بینی لەو بەرنامەیە بە هیوای ئەوەین بە هیوای ئەوەین کە توانی بێتمان ئەوە بەبیری ئێوە بێنینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدێکی لێ هاتوو گەنج خاوەن بەڵێن کاندید کردووە کە ژمارەکەی 22 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای کەرکووکی خۆڕاگر بە هیوای ئەوەین کە ئێوە پاڵپشت و پشتیوانی بن و قسەکانی بەدڵی ئێوە بوو بێ بۆ ئەوەی بتوانین نوێنەری ئێوە بێ مسپاس دەکەم جنابتان زۆر سپاس ئامادە بووان ئەخیر قسەت دڵخۆش بووم کە لێرە بووم دڵخۆش بووم کە ئێوەم بینی بەبینیتان ورەتان بەرز کردمەوە ئەمانەتی گەورەتان خستە سەرشانم بەڵام ئەخیر جار ئەڵێم وعد بێ لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە تەسەڕوفەکەم و داواشەکەم 22تان لەبیر بێ هەمومان بە یەکەوە 22 سەرەخەین حەزمە کرد دەنگم پێ بدایت کاکە براکۆ لە کەرکووک بوومایە دەنگم پێدایت بەبێ دڵعاجز بوون هیچ کانی زۆر سپاس دەکەم بینەرانی خۆشەویستە و بەرنامە تایبەتەی هێزی تۆین لە بەغدا لەگەڵ کاکە براکۆ کاندیدی ژمارە 22 لیستی 222 پارێزگای کەرکووک پێشکەش کرا ئێوەش تا بەرنامەیەکی دیکە ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ